رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی ڕەمەزانی ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش و سڵاوی خواتان لێبێ و تاعەت و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبوڵ و وەرگیراو بێ. لە بەرنامەی ئەم جارەماندا باز لە قورئانی پیرۆز دەکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرموودەیەکی شیرینی خۆیدا ئاماژە بەوە دەکات کە هەر کەسێک پیتێک لە قورئانی پیرۆز بخوێنێ ئەوە چاکەیەکی بۆ دەنووسێ و هەر چاکەیەکیش یەک بەدەیە. هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە بەشی دووەمی فەرموودەکە فەرمێ من ناڵێم ئەلیف لام میم کە لە بەشێک لە سوورەتەکانی قورئاندا لە سەرەتاوە هاتووە تەنها پیتێکە، بەڵکو ئەلیف پیتێکە و لام پیتێکە و میمیش پیتێکە. هەروەها لە گەورەی قورئانی پیرۆزە کاتێک کە تۆ تەنها بسم الله الرحمن الرحیم دەڵێیت ئەوە 19 خێر و چاکەت بۆ دەنووسرێت. هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت باشترین کەسی ئومەتەکەم ئەو کەسەیە کە قورئان فێر دەبێ و پاشتر دەبێتەوە بە فێرکاریش بۆ خەڵکانی دیکە. ئێمە ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزانداین کە بە مانگی هاتنە خوارەوەی قورئانی پیرۆز ناودێر کراوە و تێیدا قورئانی پیرۆز هاتۆتە خوارەوە بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه و سلم هەر لەم ڕوانگەیەشەوەیە کەوا بە مانگی قورئان ناودێر کراوە. هەروەها مسلمانان لە سەرتاسەری جیهاندا ئەگەر ساڵانە کەم تەرخەمیەک لە ئاستی قورئانی پیرۆزدا بنوێنن ئەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا باوەش بۆ قورئانی پیرۆز دەکەنەوە و ئارامی دڵەکانیان لە قورئانی پیرۆزەوە وەردەگرن. من ئەمڕۆ باز لە پێگە و گەورەی قورئانی پیرۆز، چۆنیەتی خوێندنی قورئانی پیرۆز، ئەو فەزڵ و گەورەی و چاکەی کە لە قورئانی پیرۆز و خوێندنەکەیەوە دەستمان دەکەوێ باسی دەکەین لەم بەرنامەیەدا. رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب رمضان. وەک دەزانین مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی هاتنە خوارەوە و نازڵبوونی قورئانی پیرۆزە. قورئانی پیرۆز لە ڕەمەزاندا وەکوڵێ چێژ و تایبەتمەندیەکی زۆری هەیە بۆ ئیمانداران. جەنابەت لەو بارەوە چی دەڵێ؟ وەڵا الحەمدوللا چی بڵێن، الحەمدوللا ڕەمەزانێکی زۆر پیرۆزە، ڕەمەزانێکی زۆر گەورەیە، هەر بە خەڵکەکەی شادیارە الحەمدوللا، خەڵک زۆر ئەمین و ئومان و بێدەنگ و بێسەن و شەڕ و ئاژاوە الحەمدوللا مشکلە نییە سێکانێ و ئیتر ئازاریشە. سپاس بۆ خوای گەورە، ناز و نعمەتێکی زۆر خوای گەورە لەم ڕەمەزانە ڕژانوێتی. بەڵام هەنێک بێکار و بێ ئیش هەیە، بەڵام سپاس بۆ خوای گەورە هەر خەڵک تۆزێ وردوو دەمەشغوڵە و سەرکاری ئیش و کار و هینی خۆیەتی. سپاس بۆ خوا گەورەی ڕەمەزانیش ئەوەی تر خۆی گەورە خۆی دەزانێ. یعنی تۆ ڕۆژێک کە تا ئێوارە بە ڕۆژوو بێ کەچی ئێوارە ئەڵێ یعنی پەردەخێک ئەو ناخۆیتەوە. ئەگەر ئەمە نیعمەتی خوا نەبێ یعنی چێشت بە هەز بە شتی واکە. یعنی بەڕاستی من زۆر بە گەورەی دەزانم، هەر گەورەشە ڕەمەزان لە سایە حەمدی خوا و شکر لە سایە حەمدی خوا و زۆر زۆر خەڵکیش پێوەی مەشغوڵە بە ئەم ڕەمەزانەوە. سەلەمەتی قاوگەڕێ سپاس بەخوا لە مزگەوت و لە شوێنەکانە بەڕاستی گەنجەکان هەتا لە سایە حەمدی خوا گەنجانە هەر هەمیان شکر بە ڕۆژ. بەڵێ کاک حاجی جەنابەت قورئان وەکو زانین بارانە بۆ دڵەکان، وەکوڵێ دڵەکان ئاوەدان ئەکاتەوە. تا چەند لە ڕەمەزانی پیرۆزدا سوودت لە قورئان خوێندن بینیوە یان تا چەند قورئانت کردووەتە بەرنامەیەک لە بەرنامەکانی ژیان لە ڕۆژانی پیرۆزی ڕەمەزاندا؟ والله ڕەمەزان الحەمدوللا لە قورئان خۆی خوای گەورە نادوێتی، لە ڕەمەزانە نادوێتی. قورئان زۆر پیرۆزە، قورئان زۆر گەورەیە، قورئان هەتا نەچیتە نایۆ نازانی. بەڕاستی قورئان یعنی تەفاسیل ناکرێت لای من. وەڵڵی ڕەمەزان زۆر گەورەیە. من زۆر لە شکل سپاس بۆ خوای گەورە لە مزگەوتەکانە زۆر خەڵک پێوەی مشغوڵە بێت و سەلا بەڕاستی ڕەمەزان لە گەورەی قورئان نازانم قورئان چەند گەورەیە لای خوای گەورە. لای ئەمێش لە سایە حەمدی خوا خەڵقەتمان پێوە گرتەوە قورئان پیرۆزە و ئیتر ئەم پیرۆزی و گەورەیە وای کردووە کە موسڵمانان لە ڕەمەزاندا بوونە بەلایەنەوە خەسارەتێکی گەورەیە کە نەهێڵن خەتمەیەکی قورئانیان لە کیس بچێ و بەردەوام خەریکی مطالعە و دەورکردنەوەی قورئانی پیرۆزن.
ئای جوانە ئەرە وەڵا لە سایە حەمدی خوا زۆر ینی ڕەمەزان ئەگەر بڵێ نازانم چۆن تعبیری کەم ینی باشی سوپاس بۆ خی گەورە خەڵک سەکانە باشە سەر لە مزگەوتەکانە دەورودەستێکی قورئان هەیە شکر لە هەموو مزگەوتەکانە بڕۆ ینی لە بەیانیان شکر ختمێک ینی ختم نەکەن خەڵک ناڕاتەوە ئەلحەمدولیلا زۆر باشە و شکر سوپاس بۆخوا بەڕاستی قورئان ناوی خۆی بەخۆیەوەیەتی قورئان زۆر پیرۆزە قورئان زۆر گەورەیە قورئان هەدەیە ینی هەتا بیخوێنی هەتا تێکەڵبی لەگەڵ یاشتا کەمە ئەوستا وەگەزانین ڕەمەزانی پیرۆزەر بۆ خۆی یەکێکە لە وێستگە گرنگەکانی ژیانی مسلمانان وە قورئانی پیرۆزی شتێدا نازڵ بوو ئەمەش یەکێکی ترە لە تایبەتمەندی یا وێستگە گرنگەکانی نێو ئەم مانگە پیرۆزە پێم خۆشە لەبارەی هاتنە خوارەوە یا هۆکار و حکمەتەکانی ئەوەی کە ئەم دوو عیبادەتە گەورەیە لە یەک وەکڵێ بوونەتە دوانیان ڕووی یەک دراون بۆچی ئەگەڕێتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين مش بحالك وما رأي السلام بون بينران بسراني فهم هم ومدوارين أمتشن دقيقة لخدمتي عن بتوين أو بابتاني كوام جي برسيارو جي تيرامان خال خين سربيتا كان بوين طبعا خالك زور جرينجايش أويا لإسلام دام بيروزي زمان ومكان لخودی زمان و مەکانەوە پیرۆزی ئەوەیە شەرع و خوای گەورە پیرۆزی پێ بەخشەوە پێ دەوترێ پیرۆزتر زەمن بێ یا مەکان بۆیە خوای گەورە سوبحانه وتعالى و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چەند ئاەت و حەدیثێکە ئاماژە کراوە بۆ هەندێ زەمن و هەندێ مەکان کە پیرۆز طبعا لەگەڵ ئەوەی کە ئاماژە کراوە بۆ پیرۆزی زەمان و مەکانەکان ئاماژەش بۆ ئەوە دراوە هۆکاری پیرۆزی زەمەنەکە چی یەکێک لەو زەمەنانی کەوا پیرۆزە بریتە لە مانگی ڕەمەزان مانگی ڕەمەزان بۆ پیرۆزە مانگی ڕەمەزان لەبەر ئەوەیە پیرۆزیەکەی ئەوەیە کە قورئانی تێدا نازڵ بوو کاتە سەبەبی پیرۆزی مانگی ڕەمەزان بریتە لە نازڵبوونی قورئان طبعا لە باسەکە کە ئەفەرمێم هەموو کتێبە ئاسمانیەکان لە مانگی ڕەمەزانە دابەزی تەورات ئینجیل قورئان ئایا دابەزینی قورئان لە مانگی ڕەمەزانە معنای چییە؟ معنای ئەوە نییە هەموو قورئان بە یەکجار لە مانگی ڕەمەزان دابەزی بێ بەڵکو سەرەتای دابەزینی قورئان لە مانگی ڕەمەزانە بوو ئیترەویشی بەماوەی 23 ساڵ دابەزیوە ئەوجا ئەمەی کەوە قورئان لە ڕەمەزان دابەزیوە هۆکاری پیرۆزی ڕەمەزان دەگەڕێتەوە بۆ بوونی قورئان لەو مانگەدا کەوا دابەزیوە ئەمە یەکەم دووەم تەمان ڕەمەزان مانگێکە لە هەموو بڵێ ئاینە ئاسمانیەکانی پێش ئیسلامیشە مانگی ڕەمەزان هەر مانگی ڕەمەزان بوو بە چ معنا بەو معنایە کە لە ڕەمەزانە چۆن ئێمە بە ڕۆژوو دەبین خەڵکانی تریش بە ڕۆژوو بوون کەواتە ئەمەی کەوە ئەم دوو عیبادەتە کەوتونەتە ناو یەکتر پیرۆزی ڕەمەزانەکە لە قورئانە وەریگرتووە گەورەی قورئانیش لەبەرەوەی کەلامی خوای گەورەیە کەواتە ئەمەی ئێستا ئێمە دەڵێن ڕەمەزان و قورئان یا ڕەمەزان مانگی قورئانە معنای ئەوەیە ڕەمەزان مانگێکە کە قورئانی تێدا دابەزیوە و گەورەیی وەرگرتنی مانگی ڕەمەزان لە گەورەی کەلامی خوای گەورەیە رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب وەگەزانین ڕەمەزانی پیرۆز مانگی قورئان و دابەزینی قورئانی پیرۆزە و مسلمانان بە تامەزرۆییەوە لەم مانگەدا زیاد لە جارێک بۆ منە قورئانی پیرۆزە خوێندنەوە پێم خۆشە بزانم جەنابتان وەکو مسلمانێک تا چەند لە خزمەتی قورئاندان لە هەموو کاتێکدا لە ڕەمەزانە بە تایبەتتر پێشەگی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم کەناڵی پەیام مانگی ڕەمەزانەوە لای هەمومان معلومە کە مانگی دابەزینی قورئانە و پێویستەکە هەموو مسلمانانیش لە مانگی ڕەمەزانە زیاتر لە مانگەکانی تر مادام لەم مانگا قورئان نازڵ بووە بۆ سەر مسلمانان پێویستەکە زیاتر مدارەسە و دەوری بکرێتەوە زیاتر بە وردی بچنە خزمەتی ئاەتەکانی و ئێمەش بەپێی توانای خۆمان بەپێی کاتی خۆمان لە خزمەتی قورئان ئابین و خوێنین ئینشاءڵڵا ئەو چێژ و ڕۆحیەتی کە قورئانی پیرۆز ئەیدا بە ڕۆحی مسلمان لە کاتی خوێندنەوەیە لە کاتی مطالعەکردنیە پەیوەندی بە چیەوە یا هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە؟ بەڕاستی و چێژ و
خۆشی کە ئینسان لە کاتی خوێندنەوەی قورئانە وەریەگرێ و لەزەتی لێبینێ هەرەوەیە کە خوای گەورە فەرمێ ئەلا بذیکری الله تطمئن القلوب، یعنی هەر بەو زیکرەیە کە ئینسان دڵی ئاوە خواتەوە ئیسراحە دەکات. بۆیە دنیا هیلاکمانەکە، دنیایەکان هیلاکمانەکەن، بێتاقەتمانەکەن، زویرمانەکەن. بۆ لابردنی ئەو ناڕەحەتیانە وا پێویستەکە ئێمە جارێکی تر بچین و خزمەتی قورئان و ناڕەحەتیەکانمان لە خزمەتی قورئانە چارەسەر بکەین و حەلی بکەین ئینشاءڵڵا. زۆر باشە. بێگومان هەموو مرۆڤەکان وەکو یەک نین لە وەرگرتنی ئەو چێژ و خۆشیە کە لە قورئانی پیرۆزدایە. جەنابتان تا چەند لە ئەزمموی ژیانی خۆتاندا هەستان بەو چێژە کردووە، یان بۆ منە لەکوێی ئەوەدا بوون کە بەهۆی قورئانی پیرۆزەوە چێژ و خۆشیە یان ئەو ناڕەحەتی و ئازاری لەلایەن دنیاییەکانەوە توشتان بووە کەمی بکەنەوە لە ڕێی قورئان خوێندنەوە؟ وەڵا حتمەن لە زۆر گوزەرەکانی ژیانە کە ئێمە ژیانمان تێپەڕ کردووە، تەمەنمان لە 50 ساڵی نزیک بۆ تۆ، لە فترەکانی ژیانمانە هەر کاتێ ناڕەحەتیە هینێ کە چوویتە خزمەتی قورئان و ئەو ژیانی پێغەمبەران و پێغەمبەرەکانی پێش و ئەبینیت و ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو قورئانە مدارەسەکەی ئیسراحەتی بۆیێت، ناڕەحەتەکانی لە کۆڵ ئاسانە بێت. وەگەزانین ئێستا لە ڕەمەزانین و ڕەمەزانیش مانگی پیرۆزی قورئانە، ینی مانگی دابەزینی قورئانی پیرۆزە. بزانم جەنابت لەبارەی قورئانی پیرۆزەوە چیت بیستووە یا چی دەڵێ؟ وەڵی بەساخە و مایەکی پیرۆزە و مایەکی باشە و مایەکی ڕێک و پێکە و ئێمە ژەومان خۆمان بە بسڵمان دانین و باوەنە گەورەکەمی ئیترێک نازان بڵێم چی بەخوا، وەکو برایەکی گەورە نازام چی بڵێم ئیتر. تۆ تا چەند لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە خزمەت قورئانی پیرۆزە ئەبید؟ ئایا قورئانی پیرۆز ئەخوێنی یان چۆنچۆنی کورد لەگەڵ قورئانی پیرۆزە ئەکەی؟ وەڵی لە دەوری گەڕم خۆم لە ڕاستی خوێنەواریم لە قورئانەکە بکەن بەسەر نوێژ و تەعیات و ئەم جارە بە ڕۆژم سواز بۆ خوای گەورە و خوێنەواریەکەم نییە بیخوێنم و بەڵێ بێگومان خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێ لا یوکەلیف الله نەفسا ئیلا وسعها، هەموو کەسێ بەپێی توانا و ئاستی تێگەشتنی خۆی لە شتەکان وەکو تەکلیف و ئەرکی لەسەرە. بەڵام ئێستا هۆکارەکانی گوێگرتن لە تەلەڤیزیۆن و ڕادیۆ و تەسجیل هەن کە بەردەوام ڕادیۆ ئیسلامیەکان قورئانی پیرۆز بە بەردەوامی 24 ساعتە هەن. تا ئێستا هەوڵت داوە وەمونە بارتەقای ئەوە بکەیتەوە کە تۆ خوێنەواریت نییە، بەڵام خوای گەورە دوو ئەندامی پیرۆزی پێداین کە بریتین لە گوێەکانمان، لە ڕێی گوێەکانمانەوە گوێ بۆ کەلامی خوا بگرین و لەو ڕێگەیەوە ئێمەش بەهرەمەند بین لەو پاداشت و گەورەیی کە قورئانی پیرۆزەیەتی. ئیشەڵا سپاس بۆ خوای گەورە. ئەی چۆن ئارەوەڵا خۆم خوێنەواریەکەم نییە، وەکو مناڵەکان ئیشەڵا پێم ئەڵێن دایکە خوێنەواری نییە، ئەوە بە پەڕێ قورئانەکە هەراوە سیرکردنی بکە و سپاس بۆ ئەو خوای گەورە. ئیتر ئیشەڵا خوای گەورە هەر بۆتە نووسێ بە پاکی. بەس بەخوا خۆم خوێنەواریەکەم نییە، ئەوە نییە پێتاڵیام بەساکەی ئەو دەڵێن. یەکێکی وەکو دای حاجی دەڵێ من خوێندەواریم نییە، بێگومان خوای گەورەش بەپێی ئاستی وەکو لە تێگەیشتن و زانینی مرۆڤەکان ئەرکی خستۆتە سەر مرۆڤەکان. کەسێکەوە نەزانێت قورئانی پیرۆز بخوێنێتەوە چارەسەرەکەی چێوە؟ ئایا تا چەند بتوانێت بارتەقای ئەو نەزانینەی خۆی بکاتەوە؟ یەکەم هەر تەماشاکردنی قورئان، سیرکردنی مصحف عیبادەتە، ینی بەبێ ئەوەی بیخوێن سیرکردنی عیبادەتە یەکەم. دووەم کە خاڵێکی زۆر گرنگە ئەویش ئەوەیە مەسیەکی دای حاجی کە نازانە قورئان بخوێنە، بەس خۆ قول هو الله ئەحەدی لەبەرە، ئەتوانێ ئەگەر ڕۆژی 3 جار قول هو الله بخوێنێ، پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ تعدیل ثلث القورئان، یعنی 3 جار هەموو ڕۆژێ قول هو الله ئەحەد 2-3 جار بیخوێنێ دەبێتە ختمێکی قورئان، ئەجری ختمێکیە. کەواتە ئەوانەی کە نەخوێندەواریان هەیە بەلایانی کەمە سوورەتی فاتحەیان لەبەرە، سوورەتی ئیخلاصیان لەبەرە، سوورەتی ئینا ئەعطەینا ئیذا جاء، ئەو سوورەت و کورتانەیان لەبەرە. لە خوێندنی هەر سوورەتێکە کەوا ئەم ناتوانێ ئەو لەبەرکە ئەمەی کە لەبەرەتی بیخوێنێتەوە ئەجری ئەوەی دەسەکێ. ئەمە یەکەم. دووەم پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئیبن مەسعود دەفەرمێ اقرأ عەلەیە، قورئان بەسەرا بخوێن. ئەویش فەرمووی یا رسول الله قورئان بەسەر تۆ دابەزیەوە، من بۆ تۆی بخوێنم؟ فەرمووی أحب أن أسمعها من غيري، ئەمەی قیراءەکە لە کەسێکی ترەوە ببیسم. کاتە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی خۆش بوو کە ئەم قیراءە ئەگەر بیستنی قیراءەتی قورئان لە کەسێکی ترەوە قازانج و سوودێکی نەبوایە، هەرگیز پێغەمبەر صلی الله علیه وسلم نەی ئەفەرموو بۆم بخوێن. کاتە یەکێکو دایە حاجی ئەگەر لەو ڕادیۆی قورئان، ڕادیۆی پەیامی قورئان، ئەو کەناڵانەی کەوا قورئان لێدەن گوێی بۆ بگرێ، یەکەم ئەتوانین بڵێن زیندووکردنەوەی سنەتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە
داوای کرد لە ئیبن مەسعود قورئانی بەسەرا بخوێنێ دووەمیش حتمما ئەجرێکی دەسەکەوێ لە گوێگرتنە کاتە ئەمانەی وەکو ئەم کە قورئان نازان یەکەم سورەتی ئەلحەمد بەردەوام بخوێن سورەتی ئیخلاص بەردەوام بخوێن سورەتی ناس ئەوانەی کە لەبەریانە بیخوێن بە هەر حرفێک دەچاکە ئەگەر ڕۆژانە بەلایەنی کەمەوە بەس سێ جار سورەتی قول هو الله بخوێنێ ئەجری ختمێکیە کاتە ئەمەش ئاسانکاریەکە کە خوای گەورە سوبحانەهو وتعالە بۆ عەبدەکانی خۆی کە ئەمە خاڵێکی تر ئێستا ئەمە سەنتەر و مەرکەزی فێربوونی قورئانمان زۆرە شوێنمان زۆرە بۆی ئینسان فێری قورئان بن یەکێکی وەکو دایە حاجی ئەگەر بتوانێت هەفتەی 1 سەعات تەرخانکە بۆی بچێ بۆی فێری قورئانەکە بێ ئەگەر بێت و لە هەفتەیەکە 2 کەلیمە فێر بێ 2 ئەجری دەسەکەوێ ئەجری یەکەم ئەوەیەکەوە هەوڵی داوە فێر بێ ئەجری دووەم کە ئەیخوێنێتەوە بۆی فێر بێ بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێن ئەوەی کە قورئان ئەزانێ و بە ئاسانی ئەیخوێنێتەوە ئەجری ئەوەیەکەوا دەیخوێنێتەوە ئەوەی کە قورئان نازانێ بە ناڕەحەت فێر بێ 2 ئەجری دەسەکەوێ یەکەم ئەجری ئەوەی کەوا هەوڵدا ماندووی بۆی فێر بێ دووەم ئەجری قورئان خوێندنەکەی ئەگەر هەر ئەمەش یەک خاڵێکیش کە مهمە ئەگەر هەر ئەوەش نەتوانێ قورئان نەخوێنێ هۆکاری گوێگرتنی بۆ قورئانیش نەبێ ئەتوانە بڵێ سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اكبر کە ئەمە خوای گەورە کە ئەفەرمێ والباقیات الصالحات تفسیری باقیات الصالحات بەم چوار ذیکرە کراوە زۆر باشە رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب رمضان وەگەزانین خوای گەورە لە چەندین ئاەتدا و گرنگی قورئانیش لەوەدایە کە بە تێڕامان و لێوردبوونەوە بیخوێنین واتە ئێمە لە واتا و مەبەستەکانی قورئانی پیرۆز تێبگەین بۆ ئەو مەبەستەش دەبینین هەزارها زانە لە گیانی ئیسلامیە هاسەستاون بە زمانی نەتەوەکەیان تەفسیری قورئانی پیرۆزیان نووسێ بۆەوەی میلەتەکان لە واتا و مەبەستی قورئان تێبگەن جەنابەت کە قورئانی پیرۆز دەخوێنیتەوە تا چەند هەوڵ ئەدەی لە واتاکەی تێبگەی ئەگەر بۆ منە زۆر بە کەمیش بێت نەک هەرەوە بێت کە تەنها بەسەریا تێپەڕ ببین و وەکو کتێبێکی دیکە وەکو بەس هەوڵ بڵێین کەوا تەوامان کردووە وەڵا تا ڕادێکی زۆر بۆ معناکەی هەوڵێن بەلایانی کەمیشەوە بێ هەرچەندێکی بێ لی تێبگەم لەبەرەوەی زۆربەی خەڵک لە ئیستەیە کە بیشی خوێنێ بۆ معناکەی هەوڵ نایە بیکە معناکەشی ئەگەر بیشی زانێت تەطبیقی ناکە قورئان یەکێک لە سونەتەکان یەکێک لە باشەکانی ئەوەیە کە ئەیخوێنیتوانێت تەطبیقیکەی ئەو شتەی کە ئەیخوێنیتوانێت تەطبیقیکەی پێی جەنابەت تا چەند هەوڵت داوە ئەگەر بە ڕێژەیەکی کەمیش بێ ئەو واتا و فەرمانە قورئانیانە جێبەجێکی لە ژیانی خۆتا کە لە قورئان خوێندنەوەکەتدا دێنە ڕێگەت و دەیان خوێنیتەوە چیم خوێن بێتەوە لێ تێگەیشت بێتم تا ڕادەیەکی لە تواناما بوو بێت کردومە بۆ تێگەیشتن لە قورئانی پیرۆز پشت بە چییە بەستی تەنها بە تێگەشتنی خۆدی ئەو عەرەبیی کە ئەیزانیان بۆ منە زۆر جار لە ئاەتێکا بۆ ڕاوەی ئاەتێ سوورەتێک گەڕاویتەوە بۆ هیچ تەفسیرێکی قورئانی پیرۆز کە لە گزمانی کوردیا ئەو هەموو تەفسیرەمان هەیە تەفسیرێک هەبووە پێشتر کە خوێنمەتوانە قورئانەکەم خوێنووە کە زانیمە مانایەکشتی ناکەم جاریوا بوو لە باوکم عەرەبیەکەی زۆر باش بووە پرسیارم لێ کردو جاریوا بنەچوونە سەر تەفسیرەکە بەڵام ئەگەر زۆر شتێ بوو یان باوکم لە ماڵ نەبوو یان شتێک یان کەسێنەوەی پرسایلەکەم چوومە سەر تەفسیرەکە پرسیارم لێ کردووە تەدەببور و تێڕامان یا وردبوونەوە لە قورئانی پیرۆز تا چەند گرنگە وەڵا تا ڕادێک ئەمتر زۆر گرنگە لەبەر ئەوەی ڕاستنی شتە هیچ شتێک نییە لە دوای ئەوە ڕاست بێ خی گەورە کە دایان ناردێتی خوارەوانێ بۆ ئەوەی کە پەیڕەویکەین و هەمووی بەکو ئەو لەسەری بڕۆن هەموو کەسێک زۆر باش ماڵ سافان لەبارەی تەدەببور و تێڕامان لە قورئانی پیرۆز لەم گەنجە جوانم پرسی پێم خۆشە بزانم تا چەند لە قورئانی پیرۆزیان بۆ خی گەورە پێغەمبەرەکەی صلی الله علیه و سلم گرنگیەکی زۆریان بەم تێڕامان و وردبوونەوەیە داوە خوای گەورە دەفەرمێ ئەفەلا یتەدەبەرون القورئان ئەم عەلا قولوب ئەقفالها لە شوێن کرا خوای گەورە فەرمێ قورئانمان بۆیە نازڵ کردووە لیەدەبەروا ئایاتی بۆی ئاەتەکان تێڕامین لە ئاەتەکان ئەگەر ژیانی سەحابە سیرکەین دەبینن سەحابەکان ئەفەرمون ئێمە 5 ئاەت دە ئاەت وەرمان دەگرت هەتا ئەو 5 ئاەت و دە ئاەتە نەمانزانیایە لە دنیای کردارە چۆن تەطبیقەکرێت نەئەگڕاینەوە سەر 5 ئاەتی کاتە قورئان وەکو کتێبێکی ئاسایی نییە کەسێک بێت بیخوێنێتەوە بەسەریا بڕۆ تێپەڕێنە قورئان پەیامێک هاتووە بۆی کەوا بەرنامەی ژیانی خەڵک تەنزیم بکات تەنزیمکردنی ژیانی خەڵک چۆنە ئەگەر تۆ کتێبێک بێت و ئیمتیحانی تێدا بکەیت لە خوێندنەوەی بەرگ بۆ بەرگی هەر هەمووی بخوێنەرەوە بەڵام تێڕامان نەبێت جوان نەیخوێنیتەوە لە شتەکانی تێنەگەی
هەر ئەو دقیقەیە ئیمتیحان بکەن دەرناچی کاتە قورئان ئەو پەیام مەزنی کە هاتۆ بێتە بەرنامەی ژیانی خەڵک کاتە بۆی خەڵک لەسەری بژی ئەبێ بە تێڕامان و تێفکرینەوە بیخوێنیتەوە بۆی بتوانیت لەسەری بژی کەسێک قورئان بخوێنێتەوە مەسەن یەکێک لە سادەترین نمونە بڵێن خوای گەورە لە سورەتی فاتحە کەومان فاتحەمان لەبەرە فەرمێ ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین کابرا ئەم قورئانە هەر ئاوا هاکەزای بیخوێنێتەوە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین تێپەڕێم ئەمە ئەگەر معناکەی نەزانێ ناتوانێت لە دنیای واقعدا تێبگا عیبادەت و بەندایەتیکردن بۆ خوا پەنابردن بۆ خوا بە دوورکەوتن لە عیبادەت و پەناگرتن بە غەیری خوا یعنی چی ئەمە یەکەم خاڵێک تریش کە زۆر گرنگە کەسێک ئەتوانێت تەدەبور لە ماناکانی قورئان بکە کە بزانێت جوان بیخوێنێتەوە کەسێک کە نەزانێت جوان بیخوێنێتەوە نەزانێت چۆن تەلەفوز بە قورئان بکە بە تەئکید ناتوانێت لە معناکانی تێبکە کەواتە سەرەتای تەدەبور و تێگەشتن بریتێ لە چی بریتە لە زانینی چۆنیەتی خوێنێت کە زانی چۆن بیخوێنیتەوە ئەو جا دوای تەدەبور و تێڕامان لە ئاەتەکان لەوێەوە دروستە بێت ئێستش بەڕاستی لەم دنیای ئەمڕۆ ئێمەدا لە دنیای تەکنەلۆژیادا خاڵێکەیە کە ئەوی زۆر گرنگە هیچ کەس مەسەیەکی گوێکو ئەم کاکەی خۆمان یا هەر کەسێکی تر یعنی ناتوانانی بڵێ بیانوویەکێ بۆی وەڵام من لە قورئان تێناگەم چی بکەم مەسەن لە سەردەمێک پێشێسە خەڵکی قورئانی بخوێندایەت و هەر ئەوات بەسەریا تێپەڕایە تۆ بۆ ئەو ئاەتەوا دەخوێنیتەوە مەسەن کەسێک یاکە نەعبود و خوێنێتەوە ئەوسا بڵێ وەڵڵاهی من لێ تێنەگەشتم عیبادەت تەنها بۆ خواوە پێچێ لە عیبادەتدا هەندێک هەڵی کردبێ بەس ئێستا بڵێ کاکە عیبادەت تۆ بۆ چی کاڵێ یاکە نەعبود و عیبادەت بۆ غەیری خواکە وەڵا نازانم عیبادەت یانی چی لە ئەمڕۆدا ئەم قسەیە ڕەواجی نییە بۆچی چونکو ئەگەر خوێنەوار بێ بە نووسین نە خوێندەوار بێ بە گوێگرتن موبایلی هەبێت لە موبایلەکەی لە میمۆریەکەی لە هەر شوێنێک بیەوێ هەیە کەواتە هەدەف لە نازڵبوونی قورئان ئەوە نییە موسڵمان شانازی بکا بڵێ پەیامێکمە ئەمە بەشێکە لە قسەکان بەڵام بەشی گرنگ ئەوەیە موسڵمان شانازی بکە کە لە دنیای کردارە لە خەڵکی تر جیاواز چۆن لە دنیای کردارە لە خەڵکی تر جیاوازە بێ بە تێڕامان لە قورئان بەوەی کەوا ئەمڕۆ بە هەموو زمانێک یعنی هەچی زمانی زیندوی دنیا هەیە کە خەڵکێکی هەبێ کە ژمارەیەکی بەرچاو لە دانیشتوانی هەبێ بەو زمانە قورئان تەرجمە کراوە دەتوانێت لێ تێبکات دەتوانین وەرگێ لەبەر ئەوەی یەکێک لە وەسیەتەکانی ئێمە بۆ ئەو خوشک و برای کە دانوێت لە ڕەمەزانە قورئان بخوێن لە ڕەمەزانە قورئان ختمکەن با مەبەستیان ئەوە نەبێت چەندیان ختم کردووە مەبەستیانەوە بێت چۆنیان ختم کردو یەکێ لە زانەکان دەفەرمێ من بە درێژایی 36 ساڵ یەک ختم کرد 36 ساڵ بەڵێ مامۆستا کاکەناسی سوبحان بەڵێ عەفو من یەک خاڵیتر زیاد کەم بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەس لە 3 ڕۆژ کەمتر ختمی قورئان بکە لە قورئان نەگەشتووە 3 ڕۆژ کەمتر بۆچی چونکە ئەم پێغەمبەری خوا بەم دیاریکردنە هەوڵیدا ئومەتەکەی لە پەلەپەلکردن و خێرا خوێندنەوە ڕزگار بکات بۆیە کاکناسی سوبحانیش فەرمێ خوێندنەوەی یەک ئاەتی قورئان بە تەدەبور و لێ تێگەشتنێکی قوڵەوە باشتر لەوەی کە هەموو قورئان بخوێنی کەوا هیچی لێ تێنەگەشتی هیچی لێ ورد نەبوو بیتە ئایا ئەم قسە تا چەند دوو ڕووی هەیە ڕوویەکی تەواوە ڕووی دووەمی ئەوەیە کەوا تۆ تا قورئان زۆرتر بخوێن تەبەن ئەجر زیاترە بەڵام بەپێی کۆمەڵی قەواعید و پرانسیبی تایبەتی خۆی نەک کابرا بێ بڵێ بسم الله الرحمن الرحیم الحمد لله رب العالمین الرحمن الرحیم نەزانێ قورئانەکە لەبەرەوەی بێ قورئانەکەی یەکەم بزانێت چۆنی خوێنێتەوە بەڵام ئەو قسەیەش لەو ڕووەوە لەو بوعدەوە وایە کەوا موسڵمانان دەبێ لەم قورئانە تێبگەن لەم پەیامی خوا تێبگەن بزانێ پەیامی خوا چییە ئەم تەدەبور و تێگەشتنە بەچی دێتە دی ئایا تەنها بە تەفسیرەکان بە هەر یەک ملەتێ بە زمانی خۆی یا بریتە لەو وردبوونەوە دووربینە ناخیەی کە مرۆڤەکان هەیەە بۆ قورئانی پیرۆز زۆرجار مرۆڤێک تەفسیری قورئانیش ناخوێنێتەوە بەڵام بە تێگەیشتنە یان بە ڕۆچوونە لە ناخی خۆیان هەوڵەدا واتایەکی بۆ بدۆزێتەوە ئەمە یەکەم قورئان بزانین هەمووی واتای ڕوون و ئاشکرایە چونکە ئەگەر لە قورئانە شتێکی تێدا بێ معناکەی ناڕوون و نادیارە کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەبێ لە قورئانە شتی وامان نییە کە شتێک پەیوەندی بە ژیانی خەڵکەوە بێت ژیانی عیبادەت بێ ژیانی معاملات بێ ژیانی اقتصاد بێ سیاست بێ پەیوەندی کۆمەڵایەتی بێ ئەحوالی شخصی بێ ئەمە ئەو خاڵە ئەو بەڵام کەسێک ئەگەر معناکەی نەزانێ ناتوانێت لە ناخیا معنای بۆ دروستکە قورئانیش معنای بۆ دروست ناکرێت معنای تایبەتی خۆی هەیە بۆیە بەڕاستی هەر کەس یەکەم نەزانێ بیخوێنێتەوە دووەم شارەزایی لە زمانی عەرەبیانە بێ ناتوانێ معنای بکە چونکە کۆمەڵی ئەلفاظ کە لە قورئانە بەکارهاتوو هەمان لەفز کە لە عەرەبیا بەکارهاتووە قەسدی قورئان شتێکی ترە مەسەن نمونەیەکی سادە سەلات لە زمانی عەرەبیا هەر هەبوو
سیام زەکات حەج پێشەوەی ئیسلامێ هەبوون ئەو لەفزان لەنا عەرا بەکاربراوە بەڵام ئیسلام هاتووە وێڕای هێشتنەوەی بەشێک لە معناکە معنایەکی تازەی پێبەخشیوە مثلا سەلات لە فقها چییە بریتێ لە نوێژ کاتەوەی لە قورئانە باسی سەلاتەکە ناکرێ من بێم مانایەکی تری بۆ بکەم یا بە شێوەیەکی تر مانایکەم کە جیاواز بێ لە ڕای جمهوری مفەسرین بۆیە ناکرێ لە خەتی جمهور لا بدەین بۆی معنایەک هەندێک هەیە ئەڵێ معنایەکی ڕوحی بۆ بکەم یا قورآن معنای ظاهر و باتینی هەیە ظاهرەکەم کەس لێ تێگا باتینەکە لێ تێگا ئەو تعبیرە بەڕاستی وان نییە ئەگەر چیتە ناو بابەتەکەی بەسمان ئەوە نی بەسمە بەستی ئێمە ئەمەیە هەر کەس بیەوێ لە قورئانە تەدەببر و تێڕامان کە یەکەمەی بزان بیخوێنێتەوە دووەم ئەبێت تەفاعل لەگەڵ قورئانەکە بکە ینی کاردانەوەی لەگەڵ قورئانەکە هەبێ نەک ئەوەی مەسەن کەسی وا هەیە قورآن خوێنێتەوە خۆی لێرە خەیاڵی لە شوێنێکی ترە یا کەسی وا هەیە قورئانەکە دەخوێنێتەوە ئەوێ معنایەکی بۆ بکە یا معنایەکی بۆ تاتاشێ لەگەڵ ئەوەی ئەو دەیەوێت یا بیگونجێنێ لەگەڵ واقعێکی ناڕاستە بۆیە بەڕاستی قورآن بۆیە هاتۆ بەرنامەی ژیان بێ کاتێ ئینسان دەتوانێت بیکاتە بەرنامەی ژیان کە لەنەوە معناکەی تێبکە کاتێک معناکەی تێبکە کە بزانێ بیخوێنێتەوە و وەکو خۆی هەموو ئاەتێک هەموو پیتێک حەقی خۆی پێ بدە رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب رمضان استازیان پێم خۆشە لەبارەی فەزڵ و پاداشتی خوێندنی قورآنی پیرۆزەوە بزانم بمانەوێت نەمانەوەی کەم تا زۆرێکمان لە کۆمەلگا بێ ئاگاین لەو فەزڵ و گەورەیەی کە لە خوێندنی قورآنی پیرۆزدا چنگمانەکەوێ بزانم جەنابەت کاتێک کە قورآنی پیرۆز دەخوێنی تا چەند هەستت کردووە دەرکت کردووە بەو فەرمودانە یا بەو پاداشت و گەورەیەی کە لە خوێندنی قورآنی پیرۆزدا هەیە ئایا هەر وەکو خوێندنەوەیەکی ئاسایی خوێندوتەوە یان هەستت کردووە کە لە خوێندنەوەکە ئەم پاداشت و خێر و چاکانت بۆ ئەنووسرێ بەنسبەت ئەو پرسیارەی تۆ ئێمە زۆربەی زۆرمان لەم کۆمەلگای ئێمە لەبەرەوەی کە مەسەن شوێنەکەمانیا زروفەکەمان وایە زۆر بەمان عەرەبیەکەمان تەواو نییە مەسەن قورئانەکە خوێنین هەست بە ئاسوودەیی دڵ و دەروونمان نەکەین بەڵام زۆر بەمان لەوانەیە لە معناکانی تێنەگەین یان نەتوانین شرۆڤەی بکەینەوە بۆ خۆمان بۆیە کۆمەڵە پرسیار هەیە واجبە مامۆستایانی ئاینی بۆ ئێمەی ڕوونکەنەوە کۆمەڵە مەسەن لەوانەیە من ئێسێگە کۆمەڵە شت بڵێم دەربارەی قورئانی پیرۆز نەتوانم بیگەێنم بە بەرامبەرەکەم لەبەرەوەی کە من لەوانەیە لە معناکانی تێنەگەم بەو شێوازەی کە دروست بێت بۆیە واجبە مامۆستایانی ئاینی بۆ ئێمەی ڕوونکەنەوە ئەو کاتە ئێمە لە دەمی ئەوانەوە بۆ کەسێکی کەی باسکەینەوە هەچەنە ڕۆژانە درێغی نەکراوە لەوەیە لە بەرنامە تەلەڤیزۆنیەکانە یا لە مزگەوتەکانە ئەوە ئەکرێ بەڵام لەگەڵ ئەوەشە یعنی ئەبێ ئەو کەسێک کە قورئانە خوێنێ یا ئەو کەسێک کە ئەوێ شرۆڤەی بکاتەوە بۆ کەسێکی کە ئەبێ شارەزایەکی تەواوی هەبێ بەڵێ بەدەر لە شرۆڤە و ڕاوەکردنەوەکەی ئەو پاداشت و خێرەی کە لە خوێندنی قورئانی پیرۆزدا هەیە جەنابەت تا چەند دەرکت کردووە ئایا تەنها وەکو ئەوە ئیدەی خوێنی کە بۆ ڕەزامەندی خوای گەورەی یان لە پەناشە کۆمەڵی فەرموودە و شتەیە کە باز لە گەورەی خوێندنەکەی دەکەن طبعاً باس لە گەورەی خوێندنەکەی ئێمە زیاتر لەبەرەوە لەبەر ئاسوودەیی خۆمانەی خوێنین لەبەرەوەی کە ئێمە خێرمان زیاتر بگات لەبەرەوەی کە زیاتر شارەزاییمان هەبێ لەبەرەوەی کە بۆ بەرامبەرەکەشمان زیاتر ڕوونیکەینەوە تووشی گوناهێ نەبێ زۆر باش ماڵە سافان بێگومان دەیان فەرموودەمان بەرچاوەکەون لەبارەی گەورەی قورئان خوێندن و پاداشت و فەزڵی قورئان خوێندنەوە پێم خۆشە بزانم کامانن ئەو فەرموودانە یان ئێمە چۆن ئاگادار بین بەو فەرموودانی کە باز لە خوێندنی تەنانەت پیتێکی قورئانی پیرۆزی ژەکەن یەکەم حەدیثێکەیە کە ابن مسعود دەیگەڕێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من قرأ حرفا من كتاب الله فله 10 حسنة هەر کەس یەک پیت لە قورئان بخوێنێ خوای گەورە دە چاکەی بۆ ئەنووسێ دوایە فەرمێ لا أقول ألف لام ميم حرف ألف حرف لام حرف ميم حرف ئەفەرمێ من ناڵم ألف لام ميم یەک پیتە بەڵکو ألف لام ميم دەبێتە سێ پیت کەواتە بە خوێندنی قورئان وێڕە ئەوەی کە ئینسان ئەو برایە ئاماژەی کرد کە ئینسان ئاسوودەیەکی دەرونی وێ چونکە خوا فەرمێ ئەلا بذکر الله تطمئن القلوب کە گەورەترین ذیکری خوای گەورەش قورئانە کە دڵ پێ ئارام دەبێ وێڕە ئەمەش کۆمەڵێ چاکە و خێرمان دەسەکێ بە خوێندنی تەنها یەک پیت لە قورئان دە چاکەمان دەسەکەمە یەکەم دووەم
لە قورآانە کۆمەڵی سوورەت و کۆمەڵی ئاەت هەن کەوا فەزل و تایبەتی خۆیانیان هەن یەکەم کۆی گشتی قورآن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێن اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه قرآن بخين چونکو لە قیامەتا دێر شەفاعەت بۆ تکاکە بۆ هەڵگرەکەمە یەکەم دووەم ئەفەرمێ لە حەدیثێکە ئەفەرمێ يقال لصاحب القرآن اقرأ ورتل كما كنت ترتل في الدنيا فإن آخر منزلك عند آخر آية تقرأها أو كما قال أفرمين لقيامتها دوتري قرآن بخوينه وبرز بروا دوا منزلي بهشتت لدوا آية كتو ديخويني كواتا أما شيكيك فضيلة كان يخويني القرآن كإنسان لدنيا دا چند قرآن لبربل لقيامتها بي دوتري لدنيا دا چون خوينده بوير لبي براسي لدنيا دا خالق قرنق أوي قرآن بجواني بيخويني نك أوي كوا بسريك وبطيك الله يبلا بيخويني كواتا لە دنیادا کە خوێندوتە چۆن خوێندو لە قیامەتیش ئەوا دەخوێن تۆ دەتوێت لە حوزوری خوا چۆن قورآن بخوێنێ بێ لە دنیاش وا بخوێن ئەمە خاڵی دووەم ئەوەیە چەند قورآن لە بەربێ لە قیامەتە ئەوەندە پێی بەرزە بیتەوە خاڵێکی تر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ الصيام والقرآن يشفعان ڕۆژوو قورآن دەبنە تکاکار لە باسی قورآنە کە درێژەی حەدیثەکە ئەفەرمێن قورآن دێ دەڵێ خوای گەورە ئەم کەسەی کە هاتووە و قورآانی خوێنە فەرمی من نەمهێشتووە شەو بخێ شەو نخوونی کردە بە خوێندنی قورآن خوای گیان بمکەرە تکاکار بوو خوای گەورەش ئەیکاتە تکاکار بوو گرنگترین خاڵیش کە ئاماژەی پێ بکەین هەمومان ئەزانین خەیڕکم من تعلم القورآن وعلمه یعنی کەسێ بیەیە چاکترین بێ لەناو کۆمەلگادا بەڕێزترین بێ لەناو کۆمەلگادا لای خوا مەکانەتێکی تایبەت و پلەیەکی تایبەت هەبێ بێت چی بێ ئەبێ یا قورآن فێر بێ یا قورآن فێرکە یعنی یەکێک لەو دوانە بێت دەبێتە چاکتری و هەروەها ئەم قورآنە يرفع الله به ئەقوامە خوای گەورە بەم قورآنە کۆمەڵی خەڵک دەکاتە پێشنگ و پێشڕە و پێشقافلە و دەمڕاستی خەڵکی کەواتە کۆی بابەتەکە ئەمەیە ئینسان کە قورآن دەخوێنێ دەبێ یەکەم لەبەر ڕەزامەندی خوا بیخوێن بشزانێ بە خوێندنی قورآنەکە کۆمەڵی ئەجر و پاداشتی هەم لە دنیا دەسێکەوە ئەجر و پاداشتی دنیا چییە یەکەمەوەی کە چاکترین کەس دووەم ئەوەیە خوای گەورە بەو قورآنە بەرزی دەکاتەوە بەو قورآنە ڕێزێکی تایبەتی لەناو خەڵکا پێدا خاڵی ئەوەش ئەوە لە قیامەتیشا خوای گەورە کۆمەڵی تایبەتیەدات نەک هەر ئەمەندە بەڵکو لە قیامەتە ئەو مناڵانی کەوا یەکێکێک و ئەم بەڕێزە مناڵەکەی دەنێرە بۆ مزگەوت بۆی فێری قورآن بێ لە قیامەتە دایک و باوکی ئەم مناڵی کە فێری قورآن بووە تاجێکی دەکەنە سەر باوکو دایکە دەڵێن ئەم تاجە بەچی کراوەتە سەرمان دەوترێ بئەخذی وەلەدیکوما القورآن مناڵەکەی ئێوە قورآنی وەرگرتووە کەواتە باوکو دایک ئەگەر ببنە هۆکار دافعی ئەوەی کە مناڵەکانیان فێری قورآن بن حتا ئەگەر خۆشیان نەتوان فێریکەن بینێن فێری بن ئەم گەورەیان دەسەکەوێ خاڵێکیش کە زۆر گرنگە یعنی ئاماژەی پێ بکەین ئەویش ئەمەیە من زۆر جار دەڵێم باوکانی بەڕێز دایکانی بەڕێز ئەگەر بیانەوێ سەدەقەیەکی جاریان هەتا قیامەت بەردەوام بە دوایاندا بڕوە بێن سوورەتی فاتحە فێری مناڵەکانیان بکەن بۆ سوورەتی فاتحە بەتایبەت لەبەرەوەی ئەگەر ئەو مناڵی کە دەبێتە کەسێکی نوێژ خوێن ڕۆژی سنت نەکا حەڤە جار سوورەتی فاتحە دەخوێنێ ئەم حەڤە جارەکە دەیخوێنێ ئەجرەکە دەکرێتەوە بۆ باوکەکە باوکەکە فێری کردو ئەم مناڵەکە مناڵەکەی خۆی فێرکە ئەیش فێر هەتا قیامەت دەبێتە زنجیرەیەکی دەبێتە زنجیرەیەکی لێک نەترازاوی حەسەنات کەوا بە دوای ئەم کەسەدا دەڕوە کە مناڵەکەی فێری سوورەتی فاتحە کرد رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب رمضان یاسین بە بەردەم دوکانەکەتدا تێپەڕ بووم هەر لەگەڵ هاوڕێکەتدا مۆبایلێکتان بەدەستە و بێگومان ئێستا هەموو گەنجەکان مۆبایلی زیرەکیان پێکە هەزارەها بەرنامە هەن بۆ بەسەربردننی کاتەکان ڕازانەوەی کاتەکانمان بۆ شتانی کە خواستی خۆمانن لە نێو مۆبایلەکەتدا کە ئێمە ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەژین بەرنامەی قورئان خوێندنی تێدا هەیە؟ نەخێر بەچیەوە سەرقاڵ بووی کە کاتێم بە بەردەم دوکانەکەتدا تێپەڕ بووم؟
ئایسی مۆبایلمانەگە بدەم فەیسبوک و ئێستا دنیا وای لێ هاتووە هەمی بۆ بە چاولێکەری کەسی نەبووە کەس بار و مەجای تا ئێستا لە بوونی بۆونەت 20 بەرنامە زیاتر بیرت لەوە نەکردێتەوە کە بەرنامەیەکی قورآانی پیرۆزی شەبێ هیچ نەبێت لە ڕۆژێکە یەک ئاەتیش بخوێنی کە بم بۆ خۆی گەورەترین وەکوڵە لە فەیسبوکیش و لە دەیان بەرنامەی تریش بەڕێستر و بەرزترە بیر وەکو بیرکردنەوە بیرم لێ کردێتەوە بەڵام وەکو دانیشتن و هاوسوکەوتی هین قورآن چۆنەڵی کەم بۆ لە بووینی ئێمە یاونی خەڵک بە بواری ئیشەوە خەریکە بە بواری بەڵام قورآن و هەر چاوکردن لە فەیسبوکەکە هەمان چاوکردنە بۆ ینی تۆ لە فەیسبوکە تەنانەت مێستا من پێشتر مامۆستاعفان ئاماژەی بەوە کە تەنانەت سەیرکردنی مەسحەفی قورآنەکەش ئەگەر نەشی خوێنی هەر بۆ خۆی چاکە و پاداشتە تۆ ئەگەر بۆ منە ئەوەندەی کە جەنابەت ئەڵەی مەشغەڵەت وای کە نەمان پەرژێتە سەر قورآن بۆچی لە مۆبایلەکە تا وەکۆی کە سەری فەیسبوکەکەی بادە دەقەش قورآانی پیرۆز بێ ڕاستەگەیەوەی تۆ باشترە بەڵام ناڵم باری ژیان ڕێگەمان بەوە نایە چۆنەڵی دنیای ئێمە بەمی بۆ بە چاولێکەری تۆ ئێستا بۆ نمونە لەگەڵ ناو مشتەمەعێک ئاژید هەمی فەیسبوک و ئینستاگرام و سناپچاتیە بەڵام خۆی گەورەی ئینسان لەوایە کە بەڵام ئەگەر لەگەڵ مەجموعەی شابژی هەمی قورآن خوێن بەر قورآن خوێنیشی لێ دەرەچێت طبعاً بەپێی شوێنەکەیە ئایا ئەکەوێتەوە سەر و کەسە خۆی کە ئایا هاوڕێی قورآن خوێنیە بێت یان هاوڕێی فەیسبوک و مامۆستاعفان لە قسەکانی کاگیاسینەوە کاریگەری هاوڕێم بۆ دەرکەوت پاشان بە هەدەردانی کات کە ئەمە وەکوڵێ لە ئیسلامی شاگرنگێکی زۆری پێدراوە پێم خۆشە بزانم بە هەدەردانی کاتەکانمان زۆر ئاسایی مرۆڤ با چێژ لە کاتەکانیشی بینێ بەڵام ڕەزامەندی خۆشی تێدا بێ لەگەڵ بوونی هاوڕێک کە بۆ منە هیچ کاریگەریەکت بۆ بەجێ نەهێڵێ لایەنی قیامەتیەوە یەکێ لە کێشەکانی ئەم وەڕاستیەوە لەگەڵ ڕێزم بۆ ئەم کاکی گەنجانی ئێمە ئامانجدار ناژین ئەوە یەکێک لە کێشەکانی ئێمە دووەم زۆر کاتە ئێمە ئەوانەی دەوروبەرمان وایان لێ کردوین کە ژیان هەموو شتێک مع العلم واش نییە ئەمە خاڵێکی تر ئەویش ئەوەیە کە ئێمە ئەگەر بمانەوێ ژیانمان بە بەرنامە سەحابە ژیانی ویستووە هیچ سەحابەیەک نەبووە بێت دانیشە لە ئاسمانەوە خوای گەورە بۆی ببارن هەرگیز مەریەمە عەلەیهی السەلام کە بەبێ مێرد خوای گەورە مناڵێکی پێبەخشی لە ئاسمانەوە بۆی نەباراند بەڵکو فەری وەهوزی ئیلەیکی بجیذع النەخل کاتە کەس نییە لە ئاسمانە بۆی ببارن بەڵام گرنگ ئەوەیە بەرنامەیەک دانی چۆن بەرنامەکە تەنزیم بکەی فریا ئەمەش بکەی فریا ئەوەش بکەی ئێمە زۆر جار مەسەڵەن گەنجی وا هەیە بەیانی هەتا ئێوارە 10 سەعات لە فەیسبووک خەریکە لایکیەوە ئەکا لایکیەوەکە شێر بۆ ئەوەکە ئەوکە ئەمە یعنی ئەمە بەرنامە نییە ئەوە خاڵی تر مەسلەی ڕەفیق چەند کاریگەریە خوای گەورە ئەو ئەفەرمی الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين لحديثكش أماجما بيدا يقال لصاحب القرآن يعني أويك صاحب رفيق القرآن ويبراسي إنسان هرچن رفيقاتي هركز بكا كاريگري لسريه بلام گرنگ أمي گنجيك يا هركز بو خوي داهنر بي چاوليگر نبي كيشي ولاتي اما اوه گنجي اما داهنرني يعني في اشيك لا هو كاركان ده صلاه بي واي لك توانا وطاقي گنجي مراند بي بهوي چيو بهوي مثلا چندين گنج دبينين تخرجي كردو ايشين تخرجي كردو لو بازار بياساكا بس خو اما نابيت بيانو بوي كوا اما داهنانا كان من توانا كان من طاق كان من لهيش صرفكن بوي براسي اگر اما بمانو اما بچینەوە سەر ڕەوتی ژیانێکی ڕاستەقینە ژیانێکی حەقیقی مانە بێ ژیانێک کە هەمومان تێدا بەختەوەر بین برایانە بژین ئللا ئەبێ لە ڕێی منهەجێکەوە بین کە خالیقێک بۆ ئێمەی نادۆ کە بریتێ لە قورئان کاتە ئەگەر ئێمە هەمومان لەگەڵ قورئانە بژین یەکەم خاوەنی بەرنامەین دووەم داهێنانمان دەبێت سێم تاقەکانمان بە هەدەر ناچن ئێستا مەسەڵەن ئەم کاکەیە گەباین تا ئێوارە فەیسبووکە لایکی ئەم و ئەو بکە نەتیجەکەی چی ئەبێ ئێوارە بە هیچەوە دەرەچێت کە چەند تیشکدانەوەی ئەو مۆبایلش کە سپۆڕەکان دەڵن کە چەند تەئسیر لەسەر مێشکی لەسەر چاوی حتا لەسەر ناخی دەبێت بۆیە بەڕاستی ئینسان ئەگەر لە مۆبایلەکەیە هەر بۆ پیرۆزیش قوڕانی تیابێ هەر باش لەبەرەوەی تەوسیەم بۆ گەنجان ئەوەیە کە چەندە مەسەڵەن ئێستا کەسێک لەسەر ئەو جادێ تووشی کارەساتێ بێ هاوار ناوە بۆ فەیسبووکەکەی یەکتر لێ یا ئەڵڵا دەیتۆ لە کاتی خۆشیدا ئەگەر خوارد لەبیر نەبێ بەڕاستی خوای گەورە لە کاتی ناخۆشیدا ڕامە زۆر گرنگە کاتە تۆ پێویستە کاتێک ببەخشی بۆ خۆت لەبەرەوەی کە تووشی ناڕەحەتیەک بووی کە هاوار کرد لە خوای گەورە چونکە لە خۆشیەکانە
چونکە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ لە کاتی خۆشیدا خوات لە یاد بێ لە کاتی ناخۆشیدا خوای گەورە تۆی لە یاد ناچێت کاتە تۆ ئەگەر بتەوێ بۆ پاراستنی خۆشت بێ ڕۆژی یەک ئاەت قورآن بخوێنە چونکە بەڕاستی تۆ ئەگەر بەرامبەرەکەت هەر کەس والله المەثل الأعلى کە خوای گەورە هەرگیز ڕەحمی خوای گەورە زۆر فراوانترە لەوە تۆ کەسێک ئیشێک بۆ بەرامبەرەکەت نەکەی ڕۆژێک لە ڕۆژن ئیشت پێکەیە ڕوت نییە بچی داوای شتێکی لێ بکەی وە دەکاتە تۆ ئەگەر ڕۆژێ یەک ئاەت قورآن نەخوێن بێ یەک بسمیلایت نەکرد بێ ڕوود لە خوای گەورە نەنابێم نەتوانێت بێت لەم مانگی ڕەمەزانە کە شێتانەکان کۆت کراون کە دەرگای بەهشت کراوەتەوە کە دەرگای جەهەنەم داخراوە یعنی هەموو زەمینەیەکی ساز و لەبار هەیە وی ئینسان ڕوو لە خوا و ڕوو لە قورآن کە بەس تۆ نەتوانی لەم زەمینە سازیە یانی وەکو بڵێ چی تۆ ئەچیتە مەکتەب بۆ ئیمتیحان مامۆسایەکی زۆر باشت هەیە سوارێکی زۆر ئاسان هاتووە سەعێکی باشت کردو بەس لە ئیمتیحانە دەرنەچی خەتای کیە بەڵێ زۆر باشە کاک یاسین با بڵێن لە مۆبایلەکەی جەناب تا 100 ڤیددیۆمان هەیە دابەژون بەسەر بوارەکانی مۆزیک و قسە و نوکتە و شعر و کۆمەڵشتی دیکە لەم 100 ڤیددیۆیە قورئانی پیرۆزی تێدا ئەسم وەکو خۆمەوەندەی کە بە گوێگرتن ئاسوودەم و کاتم هەیە بۆ گوێگرتنی قورئانی پیرۆز لەوەچە بۆ خوێندن ئەو دەرفەتەم نەبێت تۆ لە ڤیددیۆکان تا قورئانی پیرۆزی تێدا هەیە تایەتی بەڵام کەمە دوسێ حەدیث و ئایەتی تیا گوێی بۆ ئەگریام هەر تەنات تایەتی تایەتی وڵات جۆشی وەرم جاجاکە بۆ هینی دەروون چاکە گوێی لێگرم کاتێ شتێکی ناخۆشم بەسەر بێت گوێ لە دوو گۆرانی گرمیانە دوو هینی قورئانەگرم و دوو تاری قورئانەگرم یان دوو تاری مامۆساکان زۆر گوێ لە دوو تاری مامۆساکان رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب رمضان وەگەزانین باشترین یامە کۆڵێک کات بۆ مرۆڤ وەکو زێڕوە ینی کاتەکان زۆر بە نرخن بۆ مرۆڤەکان ڕازاندنەوەی کاتەکانیش بە بەهاجوانەکان بە شتە پیرۆزەکان یا بەو شتە ئاماژدارانی کە مرۆڤ پێویستە پێیانگا هێندەی کات جوانتر و بە بایەخترەکە جەنابتان کە ڕۆژانە بە کاری تەکسیەوە سەرقاڵ خوای گەورە سەرکەوتوتان کە تا چەند وەکۆڵێ کاتەکانتان بە قورئانی پیرۆز دەڕازێنەوە بە تایبەت لە ڕێی مۆبایلەکەتانەوە بەیان لە ڕێی تەسجیلەکەەوە لە ڕێگەی مۆبایل و لە ڕێگەی تەجیل و رادیۆکەشەوە بە تاکید زۆربەی کاتەکان بە قورئانەوە یەکەی بڵێ تا چەند ینی بۆ منە سوود لەو کەناڵانە بینن لەو رادیۆیانە دەبینن کە بەردەوام لە خزمەت پەیامی قورئانە بە تاکید زۆر سوودی لێبین لەبەرەوەی هەر خۆی لە خۆیان قورئانەکە ئاین تۆ هەر ئینسان مێشکی ئینسانی نەکات مێشی ئەکاتەوە مرتاحەبی بەڕاستی لە دڵ و دەروونەوە مرتاحەبی لە هەموو ڕێکەوە مرتاحەبی کە گوێ لێگری زۆر باشگەی هەم مرتاحەبی هەم ینی خۆی ئەوە بەڕاستی پەروەردەیەکە بەر ئینسان پەروەردەکە هەب پرۆگرام و بەرنامەی قورئان پرۆگرامێکە کە ئینسان فێری هەموو شتە ڕۆژە باشەکان نەکات زۆر ئەم برا بەڕێزەمان کار و کەسابەتێکی حەڵاڵەکە وەکو ڕازاندنەوەی کاتەکانمان لە کاتی کەسابەتیشا بە قورئانی پیرۆز ئەمە یەکێکی تر نیە لە فەزڵ و گەورەیەکان تا چەند بۆ منە مرۆڤەکان لە کاتی کار و کەسابەتدا بتوان بە قورئانی پیرۆز کاتەکان ڕازێنەوە ئەمە چه فەزڵ و گەورەیەکە یەکێک لەو خاڵە گنگانە ئەوەیە کە ئینسان دایمەن بزانێم تەمەنی یعنی کات لە قیامەتا خوای گەورە سوبحانه وتعالى کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ هیچ کەس هەنگاو نانێ پێ هەڵ ناگرێ هەتا پرسیار لە پێنج شت لێ نەکرێ یەکێک لەوانە فەرمێت تەمەنی بەچی بەسەر برد ئەم تەمەنە ساتەکانی تەمەن سەعاتەکانی تەمەن دەقیقەکانی تەمەن بەچی بەسەری برد ئەمە یەک دووەم ئینسان دائیمەن معارڕەزەکەی بەرەو قیامەت بەڕێکەوێ جاگر کاتەکانی بە عیبادەت ئاوادان کردبێتەوە لە قیامەتە پەشیمان نییە لەوەی کە کاتەکانی چۆن بەسەر بردو بەڵام خوا نەخواستە گەر پێچەوانە بێم ئەوە زۆر خەتر ئەمە خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە الحەمدلله ئێستا کۆمەڵێک کەناڵ هەن وەکو رادیۆ قورئان رادیۆی پەیامی قورئان رادیۆی سنت رادیۆی میحراب کە ئەمانە دەکرێ بڵێن بیان و بڕی خەڵکن بۆ قیامەت لە قیامەتە مەسەلێکی وەکو ئەم برایە خوای گەورە پرسیاری لێ بکاتەوە لەو تاکسیەت کە خەڵکێک سوارە بووم بۆ دائیمەن گۆرانی یا شتێک لێدا ئەم بڵێ خوای گەورە وەڵای خۆ ئەگەر قورئانەکە وایە لێمەدا ئەمە قورئانەکە هەیە لەبەرەوەی ئەمە بەڕاستی خاڵێکی گرنگە کە برایانی شۆفێری تاکسی یا شۆفێری پاسی هەر شۆفێرێکی کە هێڵی گشتی پێ ئەتوانێت لە ڕێی خۆیەوە وا بکە کەوا ببێتە سەدەقەی جاریە بێ مەسەڵەن زۆر جارێ من بیستومانم سایقی تاکسی کە وتارێکی لێداوە رادیۆ سنت یا میحراب یا رادیۆ قورئان یا پەیامی قورئان وتارێک بیا قورئانی بێ سەیرەکەی
بیسەرەکەی کەوان ئەو نەفری لەگەڵ یا بۆ تەسیری تێکردو بۆ تەمای هیدایەتی ئەو کەسەڵەکەی داریە بۆی یان زۆر کەس لە کۆمەڵگەیەمە پێی وایە کە بانخوازەکان دەبێت وەکو جەنابتان یا وەکو کەسانی دیکە سەروسیمایەکی ئیسلامیانەیان هەبێ ئەم برا شۆفێرەمان ئەتوانێت لە نێو تەکسیەکەی خۆیدا بێتە بانخواز و داعیەک بۆ ڕێگەی خوا بەوەی کە کاتێک من وەکو سەرنشینە سەرەکەوم گوێبیستی قورئانە بم یان بوومنە هیدایەت وەرەگرم بۆی قورئانەکە یان بوومنە بۆی رادیۆ و فەرموودەکانەوە شتێک فێرە بم ئادابێکی جوان پەروەردەیەکی ڕەسەن ئەمەش جۆرێک لە بانخوازی و بانخوازێتی نییە؟ بە دڵنیاییەوە چونکە زانین چۆن هەر کەس بۆ خۆی لە شوێنی خۆی بە شێوەی خۆی بە قسەی خۆی کاریگەری هەیە مەسەن زۆر جاری وا هەیە من داوامان هەرەوە نییە بێ وتارێک بدەم لە مینبەرێکە یا لە کەناڵەکە زۆر جار داوایەکمانە پێوترێت داوای سامیت داوای بێدەنگ چییە کەسێک من دەبینم ئەماڵێ کاکەمە مامۆسایەکە ئەگەر ئەخلاقم جوان بە ڕاست گۆ بم دەستپاک بم دەمپاک بم چاوپاکم سەرێکی کاریگەری ئەبێ ئەو جادوای تۆ نازانی قسەیەک لەکوێ کاریگەریە قسەیەک لەسەر کێ کاریگەیە لە چ کاتێکایەکی بۆیە مەسەن ئەم برایە گەربێت و جارێک بخاتە سەر رادیۆ سنەت یا میحراب مامۆسایە وتارێک دە باسی محاسین دینی ئیسلام یا باسی قیامەت و لێپرسینەوەکە سێرەکەی ئەو نەفەری لەگەڵیایەتی پیا بێ یا ئافرەت بێ گەنج بێ یا پیر بێ سەرەکەی کاریگەریەکی لە ناخی ئەو کەسە دروستەکە ئەم کاریگە دەبێتە مایە هیدایەت دەبێتە سەدەقەی جای لەبەری داوا هەر ئەوە نییە لەسەر مینبەرێک مەسەن یا لە میحرابێک یا لە شوێنێک بیکەی بەڵکو زۆر جار هەندێک داوامانە پێوتێت داوای سامن هەندێک داوەشمان هەیە کەسی وایە نەخوێندەوارە بەڵام دوو قسەکە یا دووشت ئەڵێ ئەم دوو قسە ئەم دووشتە جێی خۆی لە چەند وتار زیاتر دەگرێت زۆر باش ماسیان سپاس دەکەم ئوستاز گیان دەست خۆش بێ پای گەورە ڕزق و بای ئاڕەبی سەربەرز بیان رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك دوما قريب بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەشدا هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان لە بەرنامەی ڕەمەزانی کە تایبەت بوو بە فەزڵ و گەورەی قورئانی پیرۆز و قورئان خوێندن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا تا بە گەشتنەوەیەکی تر بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم دڵتان پڕ لە قورئان و زمانتان پڕ لە زیکر و یادی خوا بێ و خوای گەورە دڵەکانمان بە نووری قورئان ئاوەدان بکاتەوە و دڵەکانمان بکاتە بەهارستانێ کەوا هەمومان هەست بە ئاسوودەیی و چێژەکەی بکەین تا بە گەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم ڕۆژ و تاعات و عیبادەتتان قبوڵ بێ و خواتان لەگەڵ